بەشێک لە چالاکان و نوێنەری ڕێکخراوە مەدەنیەکانی هەڵەبجە دژی بڵاوکردنەوەی هەواڵی کوشتن و خۆکوشتن بە شێوەیەکی بەربڵاو و ڕەمەکی لە دەستگا ڕاگەاندنەکان گردبوونەوەیەکیان ڕێخست و یاداشتێکیان ناڕاستی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کرد. چەند ساڵێکە کوردستان بەهۆی ئەو بارودۆخە نەخوازراوەی کە هاتووەتە کایەوە چی ناوخۆیی و جیهانی کە دروست بووە لە بواری تێکەڵبوون و کارلێکی کۆمەڵایەتی چی لە بواری ڕاگەیاندن چی لە بواری پێشکەوتنی تەکنۆلۆژیا و داهێنانە نوێەکانەوە هەروەها بەهۆی ئەو بارودۆخە سەختە و دژواری لە ڕوانگەی ئابووری و سیاسی کۆمەڵایەتیەوە دروست بووە. ئەمانە هەمووی کاریگەری خراپیان کردوتە سەر پەیوەندی کۆمەڵایەتی و ئاسایشی کۆمەڵایەتی و دەرەنجامی نەخوازراوی هێنایەتە کایەوە کە بە تەواوەتی لە ناو کۆمەلگادا ڕەنگی داوەتەوە و دەرهاویشتەی نەرینی هێناوەتە کایەوە. بە جۆرێک ئەم دیاردانە هەمویان نامۆن بەباری سایکۆلۆژیا و سیستەمی کۆمەڵایەتی ئەم هەرێمە. بۆیە ئێمە لە سۆنگەی خەمخۆریمانەوە داوا لە هەموو لایەک دەکەین کە بە زووترین کات بێننە سەر خەت بە هەموو شەوێک ڕوبەڕووی ئەم گرفتە گەورانە ببنەوە کە خەریکە لە کوردستاندا لە حاڵەتەوە دەبێتە دیاردا بە چەشنێک کە ئەم بارودۆخە بەو شێوەیە بڕات بە پێشەوە بە تەواوەتی ئارامی و ئاسایشی کۆمەڵایەتی دەرونی تاچی ئەم وڵاتە دەکەوێتە مەترسیەوە. مامۆستایانی زانکۆ و چالاکان ئاماژە بۆ دەدەن بەشێک لە کەناڵەکانی ڕاگەاندن و میدیا نابەرپرسانە مامەڵە دەکەن و دەرونی تاک دەشێوێنن. ئاوکات حکوومەتی هەرێم بە بەرپرسیاری سەرەکی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن دەزانن لەبەرەوەی لە دابینکردنی مافە سەرەتایەکان و پێداویستەکانی ژیانێکی یاسایی کەم تەرخەمە و دەیان قەیرانی ئابووری و دارایی سەختی ڕوبەڕووی هاوڵاتیان کردوتەوە. بەڕاستی ڕاگەاندنەکان ئەمڕۆ کۆمەڵێکیان هەندێکیان با بڵێن کاریگەریی نەرێنیان دروست کردو لە سەرتاژی کۆمەڵگا بە باسکردنەوەی یان باسکردی چەند جاری کوشتن و خۆکوشتن و دزی و تاڵانی و نازان و کۆمەڵشتانی کەوا هەیە ئەمانە دووبارەکردنەوە و سێبارەکردنەوە و دووبارەکردنەوە و لای تاکی کۆمەلگا ئێمە وای لێکۆ لای گەنج ئاسایی بێتەوە بێتە شتێکی زۆر نۆرمال شتێکی زۆر تەبیعی ئەمە پێچوانەیە لەگەڵ چەمکی پەروەردەیە ئەگەر بتەوێت تاکی تەندروست ئەبێ باگراوەندێکی تەندروستی بۆ دروستکەی ئەوەی کە ئێستا هاتووەتە بەرهەم بەداخەوە بەشێکی لە نابەرپرسیارەتی میدیاوە سەرچاوەگرێت کۆنتڕۆڵەکە لە دەستی حکوومەتایە حکوومەتیش حکوومەتێکی نابەرپرسیارە ئەوەی پێوترێ پێداویستیە سەرەتایەکانی تاکی لە هەرێمی کوردستانە دابین نەکردووە چ بگات بەوەی لە خەمە سایکۆلۆژیەکانی هەبێ ینی ئێمە زانین پێداویستەکانی مرۆڤ پێداویستی مادیە پێداویستی معنەویە پێداویستی ڕۆحیە ئەو پێداویستیە سەرەتاییە مادیە وەک بڵێ کەم ئەرکترینیانی دابین نەکردووە چ بگابەوەی لە خەمی ڕۆحی خەڵک و لە خەمی معنەویاتی خەڵکا بێ بێگومان حکوومەت بەرپرسیاری یەکەمی بەرەکەوێ. حاڵەتە کۆمەڵایەتیە نەخوازراوەکان لە کوشتن و خۆکوشتن ڕویان لە هەڵکشان کردووە و مەترسی بوون بە دیاردەیان لێ دەکرێت بە جۆرێک ڕۆژ لە دوای ڕۆژەواڵی جەرگبڕی کۆمەڵایەتی هەمووان تووشی شۆک دەکات. حکوومەتی هەرێمیش خۆی کردووە بە کەڕەی شەربەت و هیچ چارەسەر و دەرچەیەکی بۆ قەیرانە کەڵەکە بووەکان و کەمکردنەوەی هۆکارەکانی کوشتن و خۆکوشتن نییە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.